عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، به خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، بنازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو، نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان، ئەم کاتتان باش. من ئەنوەر حسێنم، هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە هێرش و ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئەو ڕێکەوتن نامانەی کە سەبارەت بە ڕۆژاوای کوردستان لە نێوان زلهێزەکانی جیهان مۆر کراوە و قسە و بازەکەین لەسەر فاکتەرەکانی پشت ئەو ئۆپراسیۆنانە و چارەنووسی ڕۆژئاوای کوردستان و بە تایبەتی ڕۆڵی هێزە چەپ و سۆسیالیستەکان، هێزە ڕادیکاڵەکان سەبارەت بە مۆزوعە و سەبارەت بەم بابەتە چییە کە هەرماوە ماوە تورکیا پەلاماری منتیقەکەدا، کە هەندێک لە بە تایبەتی لە بەشێک لە میدیای چەپ و بەشێک لە هێزە سیاسیە چەپەکان ڕایانگەیاندبوو کە ئەوەی کە لە ڕۆژاوە ڕووەدا تا ڕادەیەکی زۆر هەڵگری خەسڵەتی چەپە و ژنانتیایە ماف و داخوازیەکانیان بەرقەرارە و تا ڕادێک عەدالەتی کۆمەڵایەتی هەیە و جێگای ئەو ڕۆژاوای کوردستان شوێن و جێگە و پێگەیەکە کە ئەکرا مووقعەتی بەرز بنرخین و ئەکرێ پشتیوانی لێ بکەین. ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ لەگەڵ سێ کەسایەتی چەپ قسە و باز دەکەین. بەڕێز مۆیەد ئەحمەد، هەماهەنگکاری گشتی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی بەدیلی کۆمۆنیستی لە عێراق، بەڕێز تەلال محەممەد، سەرۆکی پارتی دیموکراتی ئاشتی کوردستانی لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵمانە، و بەڕێز ئازەری مودەڕسی سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی کرێکاری حکومەتی سخەتی ڕەسمی لەگەڵمانە. سڵاوتان لێ بێ، سوپاستان دەکەم کە بەشداری بەرنامەکە بن. زۆر سپاس. بەڕێز کاک مۆیە، دەگەل لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئەو ئۆپراسیۆن و پەلامارانەی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئێوە چۆنەی بینن و چۆن هەڵەسەنگێنن و تا چەند ئێوە پشتیوانی لە خەبات و تێکۆشانی ڕۆژاوای کوردستان و هێزەکە ئەو هێزانەکەن کە لەوێ بوون؟ بەڵێ زۆر سپاس کاک ئەنوەر، مەمنون. طبعا دیارە هەموو ینی هەڵوێستی ئێمە لە بەرامبەر و هێرشانی تورکیا هەر لە یەکەم ڕۆژەوە بووە کە ینی هێرشێکی سەربازی شۆڤینیستی ینی وەکو چۆن بڵێ داگیرکاری و ینی دژی وەسانی نەتۆ هەڵوێستمان هەم بۆ لە بەرامبەری دوو مەوزوعی ئەو تەجربەی کە لە کوردستانی سووریا لە ڕۆژاوا ڕوویاوە لە هەروەکو جەناب دوتت مەسەلەی ینی لە دەور و موقعەتی ژنان، عەدالەتی کۆمەڵایەتی، شێوەی خۆجێی حکومڕانی، ئەمانە هەمووی دەستکەوتی باشن و بە بەشێکن لە وەکو چۆن بڵێ ینی کەلتور و ترادیسیۆنی چەپ لە ناوچەکە. طبعا ئەوە بەدەر لەوەی کە هەڵوێستی سیاسی لە بەرامبەر کاری عەسکەری یەپەرگە و ئەوانە ئەوە باسێکی کەیە، بەڵام مەسەلەی ئەوەی کە بڵین تەجربەیە کە بۆ لە کوردستانی تورکیا و توانیویانە بەرامبەر ینی بڵین داعش و هێزە تیرۆریستە ئیسلامیەکان دەورێکی پاڵەوانانە بین، ئەمانە بەڕاستی هەمووی ینی بەنرخن و بۆ نەکرد بۆ کوردستانی تورکیا و بۆ مەنتیقەکە، بەڵکو بۆ خودی ناوچەکە و بۆ عالەمیش. ینی ئەمانە هەمووی بۆکو چۆن بڵێ تەقیمی ئێمەیە بۆ مەسەلەکان. ئەوەی کە عیلاقەی بە داگیرکاری تورکیاوە بێت، یعنی یەک مەسەلەی حەزەکەم ئەوە تاکید بکەم مەسەلەی، یعنی ناکرێ
کۆمەڵگەی تورکیا خەتی ناسیۆنالیستی و شۆڤینیستی لەناو ئەو کۆمەڵگەیە بەڕاستی بۆتە عاملێکی بۆتە فاکتۆرێکی ناجێگیری لە کولی ناوچەکە بەدەر لە هەر استراتیژیەتێک و هەر یعنی وەکو چۆن ئەهدافێکی ئیمپراتۆری گەرانەی ئۆردوگان و حیزبەکەی بەڵام خودی ستراکچەر و تەرکیبی ئەوەی کە کۆمەڵگەی تورکی لە مەوزوعی شۆڤینیزم نەکرد بنچ و بناوانی داکوتیوە بەهۆی حیزبە بۆرژوازیەکانی دەسەڵاتدار و حیزبە بۆرژوازیە بەهێزەکانی ناو ئەو کۆمەڵگەیە تا ئەمە ینی نەچێتە دواوە تا ئەمە تەواجعی بەسەرا فەرز نەکرێ هەموو جۆرە کارێکی لەم بابەتانە و داگیرکاری مەطرحە بۆ تورکیا ئەمە لایەنێکی کە من خۆم شخصا قەناعەتم نییە کە تورکیا بتوانێت یعنی ئەو هێزانەی لە تورکیا لە کوردستانی تورکیا و لە ڕۆژاوا بەم شێوەیە بەردەوامی پێبە مەسائلی سیاسی زۆر لە پشتی حرەکەتەکەیەوەیەتی و لەگەڵ ئەوەشە یعنی تەمان ئێمە ئەوە بڵێم یعنی کە داگیرکاریە ئەمە بە بەسیتی بۆی ناچێتە سەر و لە نقطەیەکە حتا رووسیا و ئەم هێزە وەکو چۆمڵی ئیقلیمی و دەولیانەش ئەکەونە ناکۆکی لەگەڵیان و تەسەوڕ ناکەم بتوانێت تا فترێکی زۆری دامە بەم داگیرکاری بدە. باشە کاک دوجار دێمە وڵات تەلال محەممەد ئەم کاتت باش ئەگەر پێم بڵێ مەسەلەن جگەلەوەی کە ئێمە شایدی ئەوەین کە ئەمریکا چاو تەماعی لە ڕۆژاوای کوردستانە داگیری بکە بەڵام قسەکەوەیە بۆچی ئەمریکا هاوکاریەکە پاشەکشەکە سوپاکەی ئەگەڕێنێتەوە خۆیان نەڵێن بۆ پارێزگاری لە بیرەنەوتەکانی دەیرە زورە ئەی 5 ملیۆن هاوڵاتی 5 ملیۆن کورد و ئاسووری و تورکمەن و چەرکەس لەوێ ئەژین ئەمانە چین مەسەلەن بۆچی تێڕوانینی ئەمریکا هەزەکەن تێڕوانینێکی بێ مۆڕاڵ و بێ پرەنسیپە بەرامبەر بە 5 ملیۆن کەس چاویان لە نەوتە ئەڵێ ئێمە پارەمان داوە چەکمان داوە بە شەڕوانەکان بەوە یانی بەستە ئەم تێڕوانینانەی سیستەمی سیاسی سەرمایەداری بە تایبەتی ئەمریکا چۆن لێگەدەنەوە بۆچی حساب لەسەر 5 ملیۆن کەس ناکات تەنها چاوی لە بیرە نەوتەکانە بەڵێ کاکە جان سڵاو ببورین ینی قسە گەل مکردن ببم میوانی و مگو ئەس زمانی سۆرانی لەهجەی سۆرانی ناگەشتم بەڵێ بفەرموو بە کرمانجی بفەرموو دەفەهمم بفەرموو تمام يعني نها وكي خوندنا ما سياسة استراتيجية وكي دولة أمريكا لرجالات نافين وبتايبت لسوريا والعراقي نها برنامج سياسة استراتيجية وكي دولة أمريكا خوش هرمي بكشين تنجبر بروجا كيويل هرمي هي بروجا كيوي همبري بروجا دولة إيراني همبري بروجا دولة روسي بارستنا سينور إسرائيل تواجده ويل سرخاكا سوري وعراقي بس وكي برنامج انتخابي سروك امريكا ترامب جو ازي خوبكشين سوري برنامج خو بيكاني جوفام خوكشان لي بس كونغرس وبنتاغون بريارا اريكرني ندا دي ساجي سوري امريكي فقريا سوري او حجت حجت او امريكا هرمد هيو خناك شي نجبر بروجاكي وي استراتيجي هرمد هي ناخذ بيشيا او تمدد الشيعي ايراني بيشيا بروجا روسي بسكن الدفري هب وكي دنج بو مسألة سياسي وبروجا سياسي وبشقرتيا قال كرد جبو بروجيواني سياسي اتبع بركي برنامج تحالف دولتين وك امريكا وفرنسا وان بلكي نهاد حالة حاضر كارك وخبات هبج بو اعترافك ببيري ببريا خسرية حكمك ذاتي جبو سوريا لي بس او تخوازن سوريا كديمقراط بسوريا كي ننافندي بسوريا ك بيشاروجي سوريا كديمقراط وقال لي كرتي دبقي ما بخو اوانا اد باور دكم 3 سال 4 سال بيوست حتى ام مسألة تازه باش زلال ببي يعني شروفاوي زلال ببي نها يعني امولو في دك مثلا يعني امو قال لي كرد مرو كارب في معادله بخوينه وبرجوانديه هذه نامنتويد لدفري تشد خوازن لغور برجوانديه وان تقاطع برجوانديه مبوار امچاو قال كرد باراستنا قال خبكم باراستنا نرخي خوينه توي باراستنا بروجي خو وديل خوينا الشهيد خو 12000 13000 شهيد حتى انها مدبر مجبو هربي خداي بلي بەڕێز ئازاری مدەرسی دیسان سواست دەکەم ئازەر خان پێ دوایە
ئەوەی کە ئەزمموی ڕۆژاوای کوردستان ئەوەی کە کاگمۆیەدی ژوتی جێگا و پێگە و تراتسیۆنی چەپ و ڕادیکاڵ تیا مووقعەتێکی جددی هەبوو و یەکێ لە فاکتەرەکانی پشت ئۆپراسیۆن و پەلامارەکانی تورکیا لێدان لەم تراتسیۆنان و مووقعەتی هێزێکی چەپی وەکو پێدا یا با بڵێن بە تایبەتی هێزی یەپەژە بوو یان ئێوە تێڕوانیان ئێوە تێڕوانی ئێوە چۆنە لەوبارەوە؟ سپاس دەکەم بۆ داوت بۆ ئەم بەرنامە منیش بە کوردی ئێران قساکەم. بەڵێ زۆر باشە زۆر باشە باشە بەڵێ فەرموو. بزار من فکرەکەم دەلایلێک متعددی هەست، دەلایل جۆراجۆری هەست. دەوڵەت ئوردوغان حملەی کرد بە شمال سووریە، یەکێک لەوە قەتعەن تەقابڵێک نیروگەلێکا و دەوڵەت ئوردوغان نزیک بە پێکاکای ئەزانێەوە حاضر نییە تەحمڵی کاکە لە مەرزی تورکیا مەناتقێک تحت نفوزیان بێ. بەڵام وازانم دلائلك عمدتر دلائلك فراتر فقط وفقط شمال سوريا والسرنوشت روجاوا یا شمال سوریه مورد نظر اردوغان و حمله که و ظاهرا اردوغان ایکاوله به نظر توافقاتی که هم بین روسیه هم امریکا و هم دولت اسد و ترکیه اویش اوسه که سناریوی سوریه اشه ببسکه سوریه اشه تبدیل به کشورک و ولاتک وکو پیشوی خوی یک دولت مرکزی هیچ نوع تقسیم قدرتک لبین نیروگل مختلفه لسوریه ناوی صورت بگره و اما پلانک بو و همویان لسری توافق یان کرد بو یه وقتی که تواشای اکن زور روشنه که اول امریکا نیروگلی اکشت دوا و توافقاتک بین ترامپ و ترکیه اکرد و ترکیه حمله که على رغم وك همو دولت كان لإيران و تا امريكا تا اتحادية اوروبا تا روسيا همویان حمله ترکیه محکوم کرد بلام هیچ چکیان نکرد حتی تحریم که امریکا علیه ترکیه کردی هر لبان کاغذ ما و هیچ چکی عملی نکرد پلانک مشترک بو وک پرونده سوریه ببسکه و اسد به عنوان دولت قانونی و مشروع لسوریه دوباره حاکمیت خوی بکه و وقت پلان امسه و وقت سناریو امسه و پروژه امسه ایتر قبول نکرده منطقه گوره لشمال سوریه که همرز ترکیه هست به دست نیروگل کوبه که حکومت خود مختار یا خودگردانیان حاکم کردگه نوع حکومتیان متفاوت لدیکتاتوری و اسد لکل سوریه هستی و اتانه خطره به نه فقط با ترکیه بو امریکا اتانه درد سر به امریکا حاضر نیه فرتر لمل سوریه و لخاور میانه خرج کاد هزینه کاد نیرو باد و روسیه هر وها حاضر نیه سوریه کی تحویل بنگه یا تحویل بگرد که پارچه بوه و تیا قدرت تقسیم بوه اسد حاضر نیه ایران حاضر نیه لنتیجه لم نوراسه شمال سوریه و خلقی او منطقه قربانی توافقات بون و بین دولتگل گورتر و نیروگل اصلی تر لمنطقه به یکو کردیان و دلیل اصلی حمله اردوغان به شمال سوریه امسته و حتما نزیکایتی حزب دموکراتیکی سوریه لوی و نزیکایتی ام حزب لگل پیکاکا و معضلات و خود اردوغان تک پیکاکا و نیروگل کرد هست تأثیری بوگه او عمل تر اتانین لمورد حمله ترکیه دلیل حمله ترکیه به شمال سوریه و کردستان سوریه اشاره بکن اویش معضلاتی که و خود اردوغان لداخل ترکیه هستی ام معضلات افت موقعیتی باختی لانتخابات امانه هموی دلائل که اتانه ناسیونالیزمی ترک هول خوی بسیج که و بناو شرطک تروریزم شرطک دشمن خارجیه بتانه جامعه ترکیه خفه که و ناسیونالیزم ترک تحریک که بخاطر وک موقعیت خوی لقدرت جاره کی تر تثبیت که ام کارگلیه زودترش کرد 2015 وقتی و قدرتی تضعیف بو حمله به پیکاکای شروع کرد و اعلامی کرد که کردکان دوباره خطره کن پیکاکا خطره که و لم زاویه سعی کرد که دوباره موقعیت خوی لترکیه محکم تر کرد به هر حال دلایل متعدده کی هست یکی کی حتما معضلاتی که و قبول نکردن و تحمل نکردن منطقه‌ای که به دست نیروگل کوبید که ترکیه نتانه نه کنترل یان که
ونا ئەتانێ معزلاتێک جددی بۆیان دروستە. بەڵێ باشە بەڵێ ئازەرخان دوجار دێمەوەلات بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئێمان بەرنامەیەک تایبەت بە ئۆپراسیۆنەکانی تورکیا و هەلومەرجی ڕۆژاوای کوردستان لە ڕوانگەی سێ هێزی چەپ لە بەڕێز موێد ئەحمەد هەماهەنگکاری گشتی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی بەدیلی کۆمونیستی لە عێراقەوە لەگەڵمانە بەڕێز تەلال محەممەد سەرۆکی پارتی دیموکراتی ئاشتی کوردستانی لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵمانە بەڕێز خانم ئازەر مدەڕسی سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری حکومەتی سخەتی ڕسمی لە لەندەنەوە لەگەڵمانە. کاک موێد ئازەرخان قسەیەکی گرنگی کرد سەرنجی منی بۆ ڕاکێشا و پرسیارە لە جەناب بکەم مەسەلەن تورکیا و تەنانەت خودی ئەردۆگان و دەوڵەتەکەشی نایانشاردۆتەوە کە ئەوان خۆیان ڕایانگەاندۆ کە ئێمە هێرش دەکەین بۆ سەر گروپی تیرۆریستی و نەشیان شاردۆتەوە کە هێرشە بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان لە کاتێکە جێگە و پێگە و مۆقعەتی پێدە و هەسەدە و یەپەگەوانە جیاوازترە و ئەمانە خۆیان نایانشاردۆتەوە کە ڕاستە سەر بە ئایدۆلۆژیای عەبدوڵڵا ئۆجالانن بەڵام حیزبی جیاوازن هەندێکی ژەڵەن نەخێن مۆزوعەکە پەیوەندی هەیە بە کوردبوونی ئەمانە و تورکیانەی شاردۆتەوە لەسەر مانگیش کورد هەبێ من دژی هەبم ئێوە پێتان وایە مەسەلەن ئەوە چەنە تەسیری منفی هەیە کە هێزەکانی ڕۆژاوای کوردستان کۆپی پارتی کرێکارانی کوردستانن یان درێژە پێدەری ئەم سیاسەتەنی ئەوە مبەڕیرە بۆی کە پەلاماری خەڵک بدرێ و خەڵکی سڤیل و مەدەنی بکوژرێ. یەکەم ئەوەی کە بڵین پەیوەندی لە پارتی کرێکارانی کوردستانەوە هەیە ئەوە باسێکە بڵێن یەکێکە لە سەبەبەکان بۆ هێرشەکە بەڵام بەڕاستی وەکو ئازەریش ئیشارەتی پێیا یعنی لە بچینەوە بۆ واوەتر زانین چییە ئەم بۆ لەم مەقتەعە تاریخیە بۆ لەم فترەیە ئۆردوگان توانی ئەم ئیشە بکات و ئەم داگیرکاریە جێبەجێ بکە. من تەسەوڕەکەم دوو شت دەبێ ئێمە وەریگرین بە نەزەریات بەریکانەوەیە کە لەگەڵ ئەوە شاکە ئیتفاقێکی نێونەتەوەیی هەیە بۆ ئیعادەی وەضعی سووریا بەڵام هەر یەکێک لەم دەوڵەتان و ئەکتەرانی کە لەسەر ئاسی نێونەتەوەی و لەسەر ئاسی ناوچەیی کاریان دیوە لە تێگانی سووریا و کاریان کردووە لەسەر مۆزوعی کولی سیناریە کە لە سووریا بەڕێکەوتووە يعني نوع الاستقلالية هي يعني تركيا إما أو وردي بنظر اعتبار تركيا بدل لهذا اتفاق كبير وخشيتني ونسويه بين بيننا برام تركيا خوشي خاوني برجمندي تايبتي خويتي ولا خدي أو تشمتي شو مشاكلاني كأم دولتاني لبرامبر سوريا أحيانا أما توانين استراتيجية خوي برجمندكاني خوي راكي يعني بكادب كاد وبدواية وبد من تصوره كم يعني تركيا يعني بلين اتفاقانية لقل مشكلان هي لقل أمريكا ويعني حتى لقل روسيا هي طبعا لقل نظامي أسد وخوهيج باشا أما أنا همي أنفاكتنا الدوليان دي وبلام لآخر شيء كدنوايا دولتي تركيا بهوي هموناكو يعني كهذا الدولي ودولي إمبرياليستا كان لنا سوريا هنا أم خوش خصوصيتي تايبتي خويا وأنا بعض السياسات والاستراتيجيات فسجنته بيبا يعني كعديتا أو بكو تشتيش باسرة يكم ترتيبي خودي فاتشي ناسيوناليستي بكو كمان تفكير سائد لتركيا يعني متى مسائل سياسية خوي هي أنواع أشكال فاكتورين نوع كبتان أم كاريكا تركيا يعني من موضوع تركيا موضوع تكاكو يعني بين بارتي كيتاني كردستان وارتباطي بوا بشكل الاستراتيجي والراسة هم لهمان كاتشا تغذية يعني أردوغان كاتبا فهر أردوغان صالي 2002 وكيف كبن شريان راوسان وبكاكي يعني يعني بأتباع يعني أوي تلك أتوان ليش شرنا كي لقليا أتوان ليه تفاهم كي بو تفاهم ناقا فنيا بو ناقا ركوتل يعني فتاويك أو فاكتورنات وانا فاكتوري كي أساسي لموضوع سياساتي تركيا شتيوا وتر يعني استراتيجي تلو فراوان تلك شي حركتك أما يبدو من نقطة حسم كذا أو إشارة كذا أو أنها تنبراسي تجربية يعني تركيا بوا أنها توكبتسي لتجربية شاب وسوشياليستي لتركيا وانا وفاكتوري بما فاكتوري في سلسينيا خدي أو كيش وصراعة عنيك لبين أم دولتانا ناحية لسوا خدي سوريا
وخذ وضع سوريا خوي تعبير لنا كوتشي ومشاكل امريكا وروسيا يعني همو او دول امبرياليه اللي رابطه راجتي منطقه الشرق الاوسط يعني وكتم اما ان فاكتور استراتيجي نيو دولتي وفراوان ترانن لفشتي ام حركتي اردوغان اما يعني بلا باشا برس خانم ئازاری مدرسی بێمەوە لای جەناب تۆتت ئەوە ئەو هۆکارانە بۆیە کە ناسیۆنالیزمی تورک تحریکە بێگومان ئەو کارەی کردووە پێم وایە دەور و نەخشی جددیشی وەرگرتووە و بەشێکی زۆر لە زانایان و مثلا مەرجعیەتە دینیەکانی تورکیاش مثلا فتوای ئەوەیان داوە کە هێرش بکەن بۆ هێرشکردن بۆ سەر ڕۆژاوای کوردستان حەڵاڵە بەڵام قسەکەوەیە مثلا ئەی جێگە و پێگە و مووقعەتی هێز چەپ و بەربڵاو و بەرینی هێزە چەپ و سۆسیالیستەکانی دنیا و هێزە چەپ و سۆسیالیستەکانی کوردستانی و منطقەکە ئێمە کەم ڕەنگە بینین بە نەزەری جەنابەت کەم ڕەنگە وەگەر کەم ڕەنگە بۆچی و هۆکارەکەی چییە مثلەن بە جددی و بە دەنگێکی بەرز و بە پشتیوانێکی جددی و نەهاتوونە پاڵ پشتی ئەم حرەکەتەکە خۆتان پێتان وایە با بڵم بەشە لە هێزە چەپەکان پێیان وایە کە مووقعێت و ترادسیۆنی چەپ لەنا ئەم کۆمەڵگایە وجودی هەیە زانن موقعیت چەپ ئەتانین حتمما لە فرسەتێکا مفەسەڵ موقعیت چەپ و هێزگەل سوسیالیست لە کوردستانی سووریە لەسەری قسە بکەین بەڵام تا ئەوە بە ئێستا هەڵەگەڕێتەوە ئیجازە بن من نکاتێک ئشارەکەم وەختێک وە مقاومەت کوبانی شکلی گرت وەختی مقاومەت کوبانی و شجاعات و مقاومت قهرمانانه و مردم کوبانی علیه داعش و علیه تو جریانات ارتجاعیه و خریک بون سوریه یان واقعا بم وضعیت خست شکلی گرد اما شاهد او بوین که موجک همبستگی سراسری لناو تو نیروگل و بتایبد نیروگل چپ نسبت به خلقی کردستانی سوریه و نسبت به خلقی شمالی سوریه که فقط کرد خلقی تریش وک آسوری و امانه هانتیا شکلی گرد وقتی که ام مقاومت بو و وقتی که شرک جدی تک داعش بو و مقاومت توده‌ای مسلحانه شکلی گرد تو نیروگل لم مقاومت دفاعیان کرد و مشیای دفاعیان بکرده زورک لنیروگل سیاسی و جوانگل آزادی خواه و چپ و رادیکال هلسان چون شمال سوریه هلسان چون و به YPG و نیروگل مسلح و یگان مدافع خلق پیوست بون ولو شر بشداریان کرد قربانیان ده و اما شاهد ام همبستگی بون بلام امرو حقتان هست نیروگل چپ او همبستگی و یا او تحرک و او دوران بودیانه نیستیان اما دلیلی هست به نظر من زانن او دورانه وقت او مقاومت قهرمانانه بو شرک جدی فقط لسوریه نو شرک جدی لكل خاورمیانه بو او که خاورمیانه قومی تر مذهبی تر و بیان دست نیروگل ارتجاعیه وکو داعش وکو جبهه النصر وکو القاعده وکو ایران وکو همون نیروگل ارتجاعیه و امروتیان لنتیجه او آنه بحق بو و درست بو که لو مقاومت شرکت بکردیم بلام امرو وقت تواشا یکین اوینین که نیرویک و حال رأس ام شمال سوریه یا روجاوا و الان په نیروگلک و هان لرأسیا لحزب دموکراتی سوریه بگرتان نیروگل ترک و هن ارمنیا کانو سوریه کانو عرب کانن لینا امان به طور واقعی امیدک زوریان بس به امریکا و وقتش هر نیرویک افق خوی استراتژی خوی امید خوی بوسه به یک لم نیروگل ارتجاعی اشی خوی حاضر که تک سرنوشت خویا تک سرنوشت خلقکه یا معامله کرگه و امرو اما اتفاقی که ولا کردستان سوریه ولا شمال سوریه کفتگه اوان لسر و نیروگل ارتجاعی لامریکا و روسیه بگرتا سوریه و اسد و اردوغان به یکو توافق کن ایران توافق کن همویان توافق کن اروپا سکوت کن و معامله کن لم معامله تنیاشتک و اما اتانین بیجین و حد اقل حزب اما وتی اویش او بو که خلقی شمالی سوریه و خلقی کردستانی سوریه شایسته زندگی یک زور باشتر بون خلقی و مقاومت قهرمانانه یان کرد نماین سمبولی اعتماد به نفس قدرت خلق بون امرو تبدیل بودن به کسی و آواره بون و آمال و آرزوگلیان خریک ارجگه
و نیروگەلێک وا لە ڕاست ئەم ئاعترازە بوون یا لە ڕاست ئەم حکوومەت خۆدگەردانە یا فدرالیزمەکە یا فدراسیۆنەکەیان بوون توا ئومید خۆیانیان بەس بە ئەمریکا و ئەمە جێگەی حمایەتێک فرە لەوان نایڵێ ئێمە محکوممان کرد و ئەبێ محکوم بکرگێ ئەم هەمڵە ئەبێ محکوم بکرگێ نەفەقەت ئاوارەگی ملیۆنها ئینسان لەو جۆغرافیا بەڵکو ڕووخاندن توا و ئاوات و ئارزووی کەسگەلێک وە ئومیدیان بوو بە قدرەت خۆیان دەوڵەتێک دانن حکوومەتێک دانن زندگیەک دروستەکەن توا و ئەمانیانە ڕووخان و ئەمە گەورەترین حمایەت نیروگەل کۆمونیستی لە خەڵکی ئەو منتەقە هەست بەڵام نیرویەک وە ئایندەی خۆی و ئەو خەڵکە ئەوەسێت بە ئەمریکا ناتوانانی تۆ ئەو حمایەتەی دۆرەی کوبانی لێ بکەیت و ئەبێ بڵێ پێ کە بەستن ئومیدت بە ئەمریکا ئەمە نەتیجەیە ئەمریکا رووسیە ئێران تورکیە سووریە هیچ کامێکیان نەخەڵکی کورد نەخەڵکی عەرەب نەخەڵکی تورکەمەن نەخەڵکی رووسیە خەڵکی هیچ پێنە بۆیان مهم نییە تەنیا شتێک وا هەست معاملات خۆیانە و ئەم معاملاتە ئیمڕۆ ئەنجام دریا قوربانیەکەی خەڵکی کورد و خەڵکی تورکەمەن و خەڵکی ئەرمەنی لە شمالی سووریە بوون و ئەمە گەورەترین زەربەیەکەوە ئێستا لۆ منتەقە خەریکن خەڵک ئەیخۆن و لەم زاویەست کە نیروگەل چەپ و سۆسیالیست گەورەترین پشتیوانی لە خەڵکی شمالی سووریاکەن بەڵام ناکرگێ لە حزبێک و لە جریانێک و ئۆفق خۆی بە ئەمریکا و بەستگە تۆ حمایەت بکەیت. بەڵێ باشە ئازەرخان دێمەوە لای جەنابێت بەڕێز کاک مۆیەد ئەحمەد ئازەرخان دیسان پرسیارێکی گرنگی وروژان دەویژەوەیە کە ئەو هێزگەلانەی پشتیان بە ئەمریکا بەستووە دەرکەوت هەڵە بوون یعنی بەوەی ڕۆژاوای کوردستانیشەوە و لە هەر دەرفەتێکە کە بەرژەوەندی ئەمریکا خوازێ پشتی لە خەباتی ڕۆژاوای کوردستان یا با بڵم لە هێزەکانی هەسە دەکرد و چرای سەوزی بۆ ئەمریکا هەڵکرد بۆ داگیرکردنی ڕۆژاوای کوردستان ینی پێ دوایە ئەم سەرنجە دروستە و ئەڵتەرناتیڤی ئێوە چییە مەسەرەن بۆ لە ڕەوشێکی وەکۆی ئێستا عێراقیشە بە هەماشەوە بۆ عێراقیش ڕاستەکە لە ماوەی لە دوای ڕوخانی بەعسەوە حکوومەتی عێراقی زۆر پشتی بەستۆ بە دەوڵەتانی منتەقەکەەوە بە تایبەتی بە وڵاتێکگرتوەکانی ئەمریکا و دەرەنجام ێستا بینی خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتیەکانی زۆر لەسەر شەقامە بندرێ من لەگەڵ هەم ینی مشتری یەکەم ینی توانەمە هەمان ئەو سیناریۆ و کارەساتانەیە کە بەسەر خەڵکی کوردستان ئاەت لە کوردستانی عێراقەوە بیگرە بەتایبەتی ئێمە هەمومان ئەو تەجروبانەمان دیوە لە 1970 و دواتر و یعنی خۆ بەستنەوە بە استراتیجێتی ئەمریکا و هێزە ئیقلیمی و ئیمپریالیستەکان یعنی ناتوانیت تۆ تەسەووری شتێکی باشتری لەمەی لێ بکەیت و ئەمە کارەساتێکە هەردەم تکرار دەبێتەوە و بە کۆتایی پێ بهێنێ ئێمە باسی ئەومان کرد کە بڵین ئەم حرەکەتەی پێشووتر کە وەکو چۆمڵی مقاومەی دژی داعش و ئەو ینی پاڵەوانی کە خەڵک لە خۆی نیشانە وەکو ئەو بە هاوڕێژ وتی ینی 12,000 کەس لاو ژیانی خۆی ینی تەقدیم کرد لە پێناوی قەزەیەەکە تۆ کە استراتیژێتە ڕەت دەکەیتەوە بە ئەمریکاوە ئەم کولی معادلەیە ئەگۆڕێ ینی ئەوە حقیقەتە اینجا شتێکی کە هەیە ینی حتا ئەم بۆکو چۆمڵی سیاسەتانەی دوایی کە وەختە تورکیا حەملەکەی کرد و حتا هێنانەوەی دەوڵەتی سووریا بۆ ئەم ناوچانە و نوع لە تاکتیکێکی کە بڵێن تەبەنیکردنی تاکتیکێکە ئەو تاکتیکە هی ئەو هێزە مسلحەیە هی خەڵک نییە ینی تۆ تەسەوری کە سووریا هێزەکانی سووریای دیکتاتۆر ئەم ناوچانیان بەجێهێشتووە لە کەینوبینێکی هێرشی تورکیا بۆ سەر کوردستانی سووریا ینی هێزێکی دیاریکراویە تحکومەکات ینی ئەنجانێکی کە ئەینە شت دێنێ هێزی سووریایەنێتەوە بۆ ئەو ناوچانە و پێشووتر لەگەڵ ئەمریکایە سیرەکەی استراتیژێتی ڕەبتەکاتەوە بە ینی استراتیژێتی ئەمریکا و بە سیاسەتەکانی تەمانەوە واضحە ئەمریکا خۆ لەبەرچاوی خەڵکی کوردستان ئەو کارانەی ناکە مەسلحەت و بەرژەوەندی خۆی هەیە و استراتیژێتی خۆی هەیە من مەبەستم چییە قسەکە ڕاستە ینی ئێمە بێ ڕەخنە لەم مۆزوعە بگرین دوو لایەنێکی کەیکە ئێمە باسمان کرد بوتمان مۆزوعی جەنبەی سۆشیالیستی و چەپ لەناو ئەو حرەکەتەیە یعنی یەکێک لە حەزن خاڵە ئەساسیەکان ئەوەیە کە مەسیری مەسەلەی میلی لە منطقەی شەرقی ئەوسەتە لە منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە
يعني حتى يعني روش بالروش بتابتي لم عدا رب بيوس بوتو براسي با هێزی ئازادیخواز و سۆشیالیست لە خودی ناوچەکەیە. یعنی مەسەن ئەگەر من تەسەوڕ ناکەم بتوانین ئێمە بە ئەمانەت بژین ئەگەر لە تورکیا هێزە سۆشیالیستەکان و کرێکارانی و زەحمەکێشانی خەڵکی تورکیا نەتوانن ڕزگاریان بێن لە ئافاق و لە ئاسۆی ناسیۆنالیزمی تورکی. و ئەمە مەسەلەیەکی زۆر جدیە، مەسەلەیەکی زۆر بێتۆ سیاست و تاکتیک و مەسائلەکانی بۆ ئاراستەیان بڕوا کە ئەم وحدەیە دروست بکەیت، چکە تۆ حتا مەسیری تۆ وەکو مەسەلەی چارەسەری مەسەلەی میلی وەکو پێشوتم پەیوەست بۆتەوە بەم حرەکەتە سۆشیالیستی و تەبەقایەتی لە ناوچەکەیە. یعنی ئەمە واقعەتە. هەموو تەجربەکانی پێشووتیشەوەی ئیسپات کرد کە بە دواکەوتن بە دوای استراتیژیەتی ئەمریکا و غیرە ئەمریکا نەتیجەکەی لەمە باشتر نابێت. ئەمە لایەنێکی حتا لە عێراقەکە تۆ باسەکەی. يعني أمر العراق فالمؤخ يعني جولتين من التاريخ جاني خما حركة كومالايتي بوشوي كيسا رابرينيكي خلقي كريكار وزحمة كيش وندارو خلقي جنش كلا بغاول شاركاني كعراقي بين مقدم دول العراق. يعني هالخدي أمتو أمني وجولة عظيمة بو كردستاني عراقيش. يعني تو أما إهمالك يصدق ليبا وهيش حساباتك بومك أين شبه روبو استراتيجيتي نيودولتي ودول إمبرياليستا كانوا أمانة أما خوي موضوع غلط نية للسياسة، موضوع أخطاء نية استراتيجيتي وهذا السياسي تشدانانية كتحكم كان بوزاك ولا بوزانا وبما فيها يعني من يعني احترام أو خاوريك لقل معناها يعني خدي يبقوا بيدش يعني يعني رتب استراتيجيته بهين يعني سياستي أوانا يعني إنسان وكشون بري يشتكى بقرة مسار يشتكى بقرة أو كان ساتو مينيتا يتل منطقي روشلاتنا وراسه وبنستان مسألة كردة وأبقى تايتي به بله باشا برس خانم ئازەر مدرسی باشە کەواتە چارەنووسی مەسلەی میلی و نەتەوەی مافەکانی خەڵکی کوردستان چۆن حاصلە بێکە پشت بە ئەمریکا نەبەستن پشت بە رووسیا نەبەستن و پشت بە ئێران تورکیا نەبەستن لە منتقەیە مەسەن ئەڵتەرناتیڤی ئێوە چییە بۆ و ئێوە بێگومان تاییدیەوەکەن کە مەسەن خەڵکی کوردستان مافی چارەی خۆنووسینی خۆیان دیاری بکەن لە هەموو پارچەکانی کوردستان بە نەزەری ئێوە ئەڵتەرناتیڤی ئەمە چییە و تێڕوانینی ڕوانگەی هێزێکی چەپ و کۆمەنیستی وەکو ئێوە بۆ ئەم مەسەلەیە چییە؟ بزانن ئێمە ڕۆشن وتومانە ئێمە فکر ناکەین و جواوگەلێک وە جریاناتی ناسیۆنالیستی کورد بە مەسئلەی کورد ئەیدەن چ لە ئێرانە چ لە عێراقا چ لە سووریاوە چ لە تورکیا جوابێکە وا ئەتانێ واقعان مەسئلەی کورد و مەسئلەی تەفرەقەیەک وا لە بین خەڵکی کورد چ لە سووریا تورکیا ئێران و عێراق حەلکە ڕێگە حەلێک وا ئێمە دامان نیاوە بۆ لە هەر کوێنەیەکە و مەسئلەیەک وەکو مەسئلەی کورد موجودە ئەویش ئەوەسە کە خودمختاری یا فدرالیزم جوان نییە خودمختاری یا فدرالیزم ئێمە حداقل فدرالیزمەکەی لە کوردستان عێراقا ئەبینین و معضلاتێک وا لەوێ هەست ئەیبینین و ئەبینین کە خەڵکی کوردستان لەوێ مستەقل لەوە کە چه ئەحزابێک هان لەبان سەریانەوە بەڵام هێشتا بە عنوان کورد یا حقوقێک تایبەتیان هەست یا حقوقێکیان نییە یا لە حقوقێک مەحرومە کردن و لۆ جۆغرافیا خەڵکی تر بەخاتر ئەوە کە کورد ئەن یان نین عربن تورکمنن یا ئاسوورین یا هەر شتێک وە هەن لە حقوقێک بەرخوردار ئەبن یا نابن فدرالیزم و خودمختاری لە نەزەر ئێمە جوابێک وە معموڵەن ئەحزابی کوردی ئەیدەن بە حەلی مەسئلەی کورد بە نەزەر ئێمە تەفرەقە و جیایی بین خەڵکی کورد و خەڵکی عەرەب ئێرانی سووری تورکی زۆرتر و زۆرترەکە بۆیە بۆ ئەوە کە هەمیشە ئەخاتە بیر هەرچێ کەسە وە کولەن جامعە بەرمەبنای ئەوە کە تۆ کوردی یا عەرەبی یا ئێرانی تەقسیمەکە جواو ئێمە ئەمەسە کە یا ئەبێ خەڵکی کوردستان لە هەر ئەم چوار پارچە وەکو شەهروەندێکی بەرابەر وەکو سیتیزەنێکی بەرابەر لە هەموو حقوقێک بەرخوردار بن نابێ بەخاترەوە کە کوردن یا تورکن یا عەرەبن یا هەر شتێک بەتایبەت ئێستاوا خەریکین مەسئلەی کورد قساکەین لەسەر مەسئلەی کورد قساکەین بەخاتر ئەوە کە کوردن لە هیچ حقوقێک مەحروم بکردن ئەبێ هەموو حقوقێک بەرابەریان ببێت کە ئێستا نیەسیان نە لە تورکیا هەستیان نە لە ئێران و نە لە عێراق دۆرەی بەعس بووگیانەوە نە لە سووریە بووگیانە لە نەتیجە ئەشێت هەموو حقوقێک سیتیزەنی بەرابەر بەرخوردار بن و کوردبوونیان مانە
هیچ شتێک نەبێ و مەحروم نەبن لە هیچ حقوقێک ئەمە شتێکەوە ئێمە بۆی ئەکۆشین لە ئێرانە ئێستا بەڵام ئەگەر ئەمە ممکن نییە بالآخرە ئەشێ خەڵکی کوردستان تەسمیم بگرن ئەشێ ڕفراندۆمێک بکرگێ و خەڵکی کوردستان تەسمیم بگرن کە گەرەکیانە تەد ئێران سووریە تورکیە و عێراق بمێنن و وەکو سیتیزەنێکی بەرابەر لەو مەملەکەتە بژین یا گەرەکیانە جیابن ئێوە ناتانن ڕێگە یەک بینابینی پەیاکان و فکرکەنەوە کە مەسئلەی کورد حەل لە کردێ یا ئەبێ وەکو سیتیزەنی بەرابەر بن و یا ئەشێ جیابنەوە دەوڵەتی خۆیانیان بێت دەوڵەتی مستەقلی خۆیانیان بێت لەبان پای خۆیانەوە بوێسن و وەکو دەوڵەتێک بە ڕەسمیەت بناسکەن خودمختاری و فدرالیزم مردمی کورد لە چوارچێوەی ئێرانێکی گەورەتر عێراقێکی گەورەتر سووریایەک گەورەتر تورکیایەک گەورەتر وەکو ملەتێکی تحت ستەم کەماکان نگاتێڵێ و ئەو شکافە و لە بین کورد و تورک و عەرەب و ئێرانی وجودی هەست هەر گەورەتر و گەورەتریەکە چون خودمختاری ئێلامەکە تۆ تایبەتی تۆ حقوقێک کەمترت هەست بەڵام من ئەم حقوقگەلتە بۆ بەڕەسمیەتە ناسم لە نەتیجە دوو ڕێگە هەل هەست یا سیتیزەنی بەرابەر بن یا جیا بنەوە ئێمە زۆر ڕۆشن وتمانە لە ڕفراندۆمی کوردستانی عێراقا ئێمە زۆر ڕۆشن وتمان ئدامەی ئەم وەزعیەتە بە زەرەری خەڵکی کوردە بەخاترەوە کە تەفرقەی قۆمی ئازار خانم ئەوە بە باشترین ئەڵتەرناتیڤ بۆ ڕۆژئاوای کوردستان یا ئەوەی باکووری سووریا و ڕۆژهەڵاتی فرات ناوەبن ئەوە بە باشترین ئەڵتەرناتیڤ بەزانن لە ئێستاە من وازانم ئەم ئالتەرناتیڤە هەرو جۆرەوە وتم فقط بۆ کوردستان نییە هەتا بزانن لە ئینگلیسی چا ئسکاتلند گەرەکیە جیا بێتۆ و ئێمە وتومانە یا ئەبێ وەکو سیتیزەنی بەرابەر ئسکاتیشکە لە ئینگلیسا لە بریتانیا بژین یا بێ جیا بنەوە ئەمە جوابێکە بۆ هەر کوێنەیەک وا مەسەلەیەک ملی موجودە من جۆم لە ڕۆژاو من جۆم لە کوردستانی سووریە بۆ ئەینەی واستە ناتانین ئێمە بیخەینە ژێر فدرالیزمی قومی یا بیخەینە ژێر خودمختاری و فکرکەینەوە بەمە مەسئلەی کوردمان جواو داوە جواو نادرگێتەوە باشترین نمونەی کوردستان عێراقا فدرالیزمی قومیە دەوڵەتی خۆی هەیە بەڵام شەڕ کورد و عەرەب نە لە کوردستان عێراقا تەواو بووگە نە لە بەش عەرەب نشین عێراقا تەواو بووگە شەڕی کورد و عەرەب قینهاتن تەفرەقە و شکاف ملی بین کورد و عەرەب هەر ماوە ئەحزابی کوردی بە قودرەت گەین زۆر باشە بۆ ئەوان زۆر باشە بە قودرەت گەیون بە نان و ئاوێک گەیون خەڵکەکە ئەچەوسێنەوە هەر کارێک مەیلیانە ئەیکەن دنیا ئەڵێ پێیان دەوڵەتی ئەقلیم و دەوڵەتی قومی کورد لەوێ بەڵام خەڵکەکە وەختت مشایەکەی شەڕی کورد و عەرەب تەواو نۆگە بۆیە ئەڵێم لە کوردستان سووریەیش من وازانم باشە من بەڵێ با زۆر باشە دێمەوە لات کاک مۆیەت مەسەلەن لە ڕۆژاوای کوردستان بە پێشەنگی هێزەکانی هەسەدا یا با بڵێم یەپەگە و یەپەژە بە هەزاران ژن و پیاوی یەکسانی خواز و شۆڕژگەر لەم مەیدانەیە گیانیان لەدەستداوە مەسەلەن ئێمە وە بە تایبەتی بەرامبەر بە شەڕی گروپی تیرۆریستی ڕادیکاڵی داعش و گروپە هاوشێوەکانیان ئێمە مەسەلەن لە بەرامبەر ئەو هەموو پشتیوانەی گروپگەلی تیرۆریستی ئیسلامی لە داعش و هاوشێوەکانیەکە دژی مەسەلەن خەباتی خوازانەی ڕۆژاوای کوردستان بە هەموو پێکاتەکانی خانم ئازەروتی بەڵام ئێمە لە بەرامبەرە ئەو هەمبەستەگی و هاوکاری نێوان هێزە چەپ و سۆسیالیستەکان نابینین بۆ ئەم هێزگەلە کە وەکو خۆت وتت شایەتی موقعیت و ترادسیۆنی چەپ و کۆمەنیستی کۆمەڵگاکەنیان خۆتوانین مەسەلەن بەوە بیان ناسینەوە کە بەرابەری ژن و پیاو هەیە لەوێ یاسا و ئەحکامی بەرابەری ئینسان دۆستی و پێشکەوتن خوازانە هەیە و ڕۆڵ و کاریگەری ژن لە پێگە و موقعیەتی مەسەلەن ئیداری سیاسی وەگیەکی هەیە هەموو ئەمانە کە ڕەمزی ناسینەوەی کۆمەڵگایەکی چەپ و سۆسیالیست و عەدالەت خواز بن مەسەلەن گلەیەکە لە ئێوەیە جگە لە مەسەلەن چەند هێزی وەکو مێلپاد یعنی مەسەلەن هێزەکانی مارکسلینیستی پارتی تورکیا مەسەلەن دەخالەتیان هەیە بەشداریان هەیە ئێمە ئەو ڕۆڵەی ئێوە نابینین وەکو هێز ئەوە جەنابێت وەکو کەسی یەکەمی بزنەوەی ئەڵتەرناتیڤی ئازار خانم وەکو کەسی یەکەمی حکومەتی سخەتی ڕەسمی و بەداخەوە تەلال محەممەد پەیوەندیەکەی لەگەڵمان نەما بەهۆی بارودۆخی لەباری ئەوێ و کەش و هەوا و خەتی ئینتەرنێتیەوە قسەکە بۆ ئەویش بوو مەبەستم ئەوەیە ئەم حرەکەتە لە ڕۆژاوای کوردستان پێویستی بە هەمبەستەگی و هاوکاریەکی هێزە چەپەکە
چەپەکانی ئەو هێزە چەپانەی کە لەم مەحیت و لەم منتقەیە هەن نییە کە ئێوە تا ئێستا بە نەزەری من ڕۆڵ و دەخالەتی جددیتان نەبووە مەسەلەن من بەیاننامەیەکی هاوبەشی هێزە چەپەکانی لانی کەم ئەم منتقەیە لانی کەم لە عێراق و ئێران و تورکیا و سووریا نابینم بۆ پشتیوانی لەم حرەکەتە خۆی پشتیوانی هەیە کاگەنوە پشتیوانی هەیە لە حرەکەتەکە و لە مقاومەی خەڵکی کوردستانی تورکیا کوردستانی سووریا بەڕووی ئەم داگیرکاری و بەڕووی ئەم هجومانە ئەوە هەمووی تعبیری لێ کردو هەموو تقریبا حیزبە چەپەکان ئەمانان و تووە یعنی ئەمە خۆمان و تومانەوە تومانە هاوپشتی ئەو مقاومە شعبیین بەڵام هاوڕێ ئازەریش باسی کرد یعنی مەسەلەی هێزە چەکدارەکانی کە ئێستا ینی تەحکومەکان بە کوردی مەساری خەباتی خەڵک کوردستانی سووریا يعني او استراتيجيتي كي تبني كدور ربط بوبا يعني باستراتيجيتي امريكا اما واقعتها يعني ودا قدالي لما باشتر زاني يعني اما دارك دس خاطر خواري بالنسبه شبكانه وناتوانه يعني تو مبدئيا ناتواني تو الدفاع لهذه بكيك او هذا خوي استراتيجيته توجهاتي عملي وسياستي خوي هي باشا بلام اول نفي هناك تو كما مقاومتي خلق وبرنغاري خلق وحتى وكتشوم الله هاوبشتي بنيونتي بدجي ام داغي كاريا امانه هموي تعبيري ذكرى ببليت جرا وجرا او كبلين هذا شبكان همي انها تون بياني مشترك ذا كان اول توان ليب كريم من مقصمونيا قد نشكر بها توان ليب كريم بلام حتى اول شهر سرنيه يعني اول بلين حليكي شهر سريكي جدينيا شهر سري جدي او كخدي معادله كوتوجو كان بقرن يعني تو يعني ناكل لنايكوا كشوتيش باسك ناكل لنايكوا قضية موضوعي ولعناني أمزل مستمع كده تخطي كردستاني سوريا بلان لا همان كاتش هيزكي شقدار دي زعما وهيز الدولة هي قوري دي وعظيمي دي ولا مقاومة جروبات تيروريستا كان أمانة هم برحقنا أمانة شوني خوات وكذا هي لمنية بلان دواتتو يعني ناتوين لسلوي كأم تصعيرة وبين سياساتي أمري تبني كي وكشون بلي ببيع ويش حسابات يبقي بو سياسة أمري سكنة سن أمنا كوكية كواي كردوها ناهيلا يعني حتى سبكاني جو حماس هنا نية بوي كتشكا نازاني بروتشوروا بلام ما أما بهيجو لمعنى أولية كهاو بشتيني ونتوهي إما يعني لبنا بدرجة مداكي كارية الدفاع لنا كي مقاومتي خلق دفاع لنا كي وحتى يعني دعوته نعمل دعوة بو خلقي كانوا زحمة كيشي سوريا وتركيا والعراق وأمانا أما هميتا يعني يتخذين كومواتي سيناياتي مشتركة هي وأم مثلا ملي وبسنة ملي لسخلتي كردستان لهذا فاتري كده يعني دجا همو آواتو آرزيكي خلقي استمديدو خلقي زحمة كيشا يعني أمانة همي قسن كتشبهيني كدوا مشكلة أساسية أو نقطة لكردستاني عراق أي تجربة معناها وده ثاني يعني لكردستاني عراق عين سد أو خوي حكمة دروس وحكمتي هي بمعناها باشا بلام للدويسة ناقص ثاني أم وضعي أسابيني يعني فصلي بيني خلط وبيني أم هزاني ك عملي مثلا من يكلا أوصافي دولية شوتا لاي ام تحكمي في واقع بلا باش دوين بودوين برسيار دي مولات برس خانم ازري مدرسي يعني اگر توش بكرتي جواب بيتو يعني اما هالخرانێکی جددی هێزە چەپەکان بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان لە بواری عملیە نابینین و ئەو هاوپشتیە نێونەتەوەی کە پێویستە بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان و بۆ لە بەرامبەر ئەو بەرابەری ژن و پیا و یاسا و ئەحکامێکی ئینسانی خواز و ئینسان دۆست کە لەوێ هەیە نابینین و لە هەمان کاتیشا ویستم پرسیارێکی تر بکەمەوەیە کە دوێنێ ئیبراهیم عەلیزادە ڕایگەیاندووە کە کۆبوونەوەی بەشێ لە هێزە کوردستانیەکان لەگەڵ بۆ دانووسان لەگەڵ ئێران بەڕێوە چووە بە نەهێنی مەبەستی پرسیارەکەمەوە نیە ئەوەندەی ئەوەیە کە حەل و دیالۆگی ئەم هێزانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕێگاچارەیە بۆی ڕۆژهەڵاتی کوردستان بە مافەکانی خۆی بگا و تووشی نەهامەتیەکانی مەسەلەن هاوشێوەی ڕۆژاوای کوردستان و ئەوگە لە کۆمەکەیە نەبێ یانێوە لەو بارەیەوە بۆ چونێکی ترتان هەیە؟ بەڵێ إجازة من أول ببش أول برسيارة كتان جواب بمو بزانن أما كهمو أحزابي شاب لكردستاني إيران يا لإيران يا لإيراق شيء أكان بحثي كتير چون وازانم إمرول
تواو دنیا زۆر نیروگەل هەن بە خۆیان ئەڵێن چەپ بەڵام جیاوازیگەل فرە بنیادیان هەست بە یەکە لەنچە من لە تەرەف حزبی خۆمانەوە جوواو ئامەوە ئەڵێم کە ئێمە چیمان کردووە و چیمان وتووە بزانن هەر ئەو ئانەوە جەنگی کوبانی بوو ئێمە جوز نیروگەلێک بووین وا لە کوردستانە فراخانماندا بە ئێتساب عمومی بۆ وەکە لە مقاومەتی خەڵکی کوبانی بەرامبەر بە داعش حمایەت بکەن و ئێتساب عمومی بکەن و بەم جۆرە تا ئێنەوە لە هێز و تەوانمان بوو دفاعمان کرد لە مبارزەی ئەو خەڵکە عەلەیه داعش و عەلەیه نیروگەل ئرتجاعیەک و حملەیان کردو بە کوردستان سووریە و شمال سووریە وەختێک وا دەوڵەتی بەاصطلاح ئیعلام فدرالیزم دموکراتیک کریا لە 3 کانتۆنەکەی سووریە ئێمە هەر ئەو ئانە وتمان کە ئەمە دەستاوەردێکی زۆر گەورەست بۆ خەڵکی کوبانی و خەڵکی شمالی سووریە وتمان ئەمە باشترین ڕێگە حل بوو بۆ وەکە خەڵکی شمالی سووریە و کوردستانی سووریە لە بلا تەکلیفی و لە ئەمە کە فقط منتەقەیەک جەنگ زەدەست بێرنە دەرەوە و ساختارێک و ئەم فدرالیزمە لەبانی بوو ئێمە ئێلاممان کرد کە یەکێک لە باشترین ساختارگەلە بەرابەری ژن و پیا و بەشداری ژنان بەشداری هەموو نیروگەل جۆراجۆر مستەقل لەوە کە هین کام قۆمن هین کام مەزهەبن خۆیان بەچی ئەزانن ئەم نمونەیەک باش بوو لەنەتیجە ئەمە کە حمایەت بکردێ لە دەستاوەردگەلێک وا لە کوردستانی سووریە و لە شمالی سووریە بوو من وا نازانم ئێمە کەممان کردووە بەڵام هەر بەپای ئەوە و هەم هاوزەمانتەک ئەوە ئێمە هەر کوێنەیەک وا دیگمانە استراتژیەک ناسیۆنالیستی خەریکە حاکم ئەوێ ئۆفۆقێک ناسیۆنالیستی خەریکە لەسەر ئەو شەڕالیا لەسەر ئەو خەڵکە خەریکە حاکم ئەوێ بێ یەک زەڕە ئیمتیازدان وتومانە ئەمە هەڵاس ئێمە هەر ئەو ئانە ئەو فدرالیزمە دموکراتیکە ئێعلام کریا وتمان کە ئەگەر جوابی بەشی دووەمی پرسیارەکە من بدەیتەوە مەمنونم سپاست دەکەم گیان ئەگەر بێتە سەر جوابی بەشی دووەمی پرسیارەکە پەیوەست بە دانووسانەکانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ئێران ئەوە حەلە ئەوە ئەڵتەرناتیڤە بۆ دەرچوون لە دووبارە نەبوونەوەی سیناریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان قەتعەن نییە ئێمە فکرەکەینەوە ئەمە کە ئاحزابی کوردی چوبنە سەپای مذاکرەتێک جمهوری ئیسلامی بەش ئەسڵیەکەی بۆمبەستێکە و خۆیان هەسیان و خۆیان گەرەکیانە لە تەوافقی کاتێک جمهوری ئیسلامی بە ئیمتیازگەلێک دەست پەیاکەن و بۆیان یەک سەرە سوزەن ئەمە کە لەم ناوڕاستە کرێکاری کورد خەڵکی کورد ژنی کورد یا خەڵک لە کوردستان ئێرانە چە بەسەریانتە سەرە سوزەنێک بۆیان ئەهەمیەتی نییە ئەم مذاکراتە بۆ وەسە کە ئاحزابی کوردی بتان لە ئایندەی کوردستان ئێرانە لە کەنار جمهوری ئیسلامی حکوومەتکەن و خەڵکی کورد و مافی و حقوقی و ئازادی و بەرابەریەکەی سەرە سوزەنێک ئەرزشی نییە بۆ ئاحزاب کوردی و ئەم مذاکراتە فقط نیشانات کە ئەم ئاحزابە چەندێک لە مقابل ئەم خەڵکا بێساگن و چەندێک لە دژی ئەم خەڵکا خەریکن ئەچنە بەرەوە زۆر سپاست دەکەم بەڕێز خانم ئازار ئەگەر کاک موعەیەد ئەگەر دوایین قسەی جەنابەت لەسەر کۆی بەرنامەکە بێ بە کورتی سپاست دەکەم کاتێک دەستی خۆش بە بەرنامەیەکی زۆر باش بوو سەر هەم وەختم نەبوو ئەو نە بەرنامە سپاس بۆ کاتەکەت نەکرد چاوەکەمی دەستەکان خۆش بێ قسەیەکم من هەر ئەو قسەی ئەخیری کە هاوڕێعازەت کردی لەسەر ئەو سازژێکە ئەو حیزبانەیەکن لە ئێرانە هەر عینە من شتا یعنی منش ئەماوە هەیە یعنی بەڕاستی هەر یعنی سەرەکەی یعنی کردنە بە مەقسیدی مەسەلەی خەڵکی کورد و کرێکار و زەحمەکێشی خەڵکی کوردستان زۆر باشە زۆر باشە هیوادارم لە بەرنامەی تایبەتی ترا قسە بکەین لەسەر گرفتەکانی هێزە چەپەکان بە تایبەتی لەو پارچانەی کە کوردستان هێزگەری چەپی زۆرن و پەرش و بڵاویەک و بەردەوام کێشەگرفتەکانیان کاتوانن بە یەکگرتووی دەور و نەخشی زۆرتریان هەبێ و هەمبەستەکی زۆرتریان هەبێ سەبارەت بە کرێکاران و زەحمەتکێشان و کۆمەلگای کوردستان بەهەرحاڵ ئەمڕۆ بەرنامەکەمان زۆرتر تایبەت بوو بە قسەکردن بە تێتێڕوانینی 3 هێزی چەپ لەسەر بارودۆخی و ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە ئامادەبوونی بەڕێز ئازەری مدەڕسی سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری حکومەتی سخەتی ڕسمی کە لە لەندەنەوە لەگەڵمان بوو خانم ئازەر زۆر سپاست دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی و بەڕێز تەلال محەممەد سەرۆکی پارتی دیموکراتی ئاشتی کوردستانی لە ڕۆژاوای کوردستان کە بەهۆی گرفتی خەتی ئینتەرنێتی و گرفتی ئەوهۆ لێو نەیتوانی ئیدامە بە بەرنامەکە بدا سپاس یەکەم و بەڕێز مۆیەد ئەحمەد هەمانکاری گشتی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی
بەدیلی کۆمونیستی لە عێراقیش لەگەڵ مامبوو سپاسانەکەم تا کاتێکی تر بیسەرانی خۆشەویست لێرەش کاتینە کۆتایی بەرنامەکە سپاس بۆ گوێگرتنیەوە. دمي كوتشو دمي أنفاس دمي جنگو دمي كورو خوري وابوا أسماني كرد بوا بشو أسماني كرد بوا بشو آخر به هتا كوكي ئازار دڵمان براوێنێ چاوەڕێ کۆستی گەورەبی کورد بە دنیا بناسیێنێ کورد بە دنیا بناسیێنێ ئەم ئەسمانە شەوە زەنگە ئەخۆ ویژدان چوە بۆ شوێن بۆ هەواری پڕەزاری نیشتیمانم ناگاتە گوێن وەک شەنگال و هەڵەبجەکەم وە ڕۆژاوە خوێن بارانە بەڵی ڕەشی دێویژدانی لەناو مێژووی ئەم جیانە لەناو مێژووی ئەم جیانە